حتى لسر جغرافيا لسر كلتور لسر بابەتی کۆمەڵایەتی ئەمە کتێبخانە ئاین محافەزەی سلێمانی توش ئەمە سەرچاوەی بۆ زۆر دڵی دایکێکیان باوکی خۆشتە خێزانی خۆشتم بەداتەوە کە دوجارێکی چێتۆ قسان خەڵکی خۆی بوو من لە یاسانی بگوایەوە دەمایەتی تاکسی وایە ڕێکخراوی ڕۆشنبیری کۆیە لە درێژەی چالاکیەکانیدا ئەمڕۆ ئێوارە کۆڕێکی ڕێخستووە بۆ ئاسۆ ژیان دۆست دیارە یەکێکە لە نووسەرەکان کە ژمارەیەک وڵات گەڕاوە لە سەرانسەری جیهاندا ئەو گەڕانە ئەو گەشتانەی کە کردوێتی بە کتێبێک بۆ ئەوەی کە خەڵکی تر سوودی لێ وەربگرێت شارەزایی ئەو وڵاتانە بێت و بەراوردێکی کردووە لە نێوان عێراق و هەرێمی کوردستان ئەو وڵاتانەی کە سەردانی کردووە ئەم ئێوارە کۆڕەمان ڕێخستەوە بەسی ناساندن و بڵاوکردنەوەی کتێبەکەی ڕێکخراوی ڕۆشنبیری کۆیە هەر لە سەرەتای دامەزراندنیەوە بۆتە شوێنێک بۆ نووسەران ڕووناکبیران ڕۆشنبەران و گەنجان بۆ خزمەتکردنی چین و توێژە جیاجیەکان دیارە ئێمە مەبەستمانە ئەوەیە کە خزمەتی سەرجەم چین و توێژەکان بکەین چی لە ڕێی کۆڕەکانمان چی لە ڕێی سیمینارەکانمان چی لە ڕێی پەروەردەیەکانمان چی لە ڕێی خولە تەندروستیەکانمان و بەخۆشتان دەزانن بەپێی ئەو ئامارەی کە بڵاومان کردەوە لە ساڵی 2021 ڕێکخراوی ڕۆشنبیری کۆیە 31 چالاکی زۆرازۆری ئەنجام داوە 2759 کەس لە چالاکیەکانمان سوودمەند بوویتن بە تایبەت لە خولەکان کە خەڵکێکی زۆر بەشدار بوویتن و ئەمە بەردەوام دەبێت لە ساڵی 2022 بەپێی ئەو پلانەی دامان ناوە لە ساڵی 2022 بەردەوام دەبین و خزمەتی زیاتری چین و توێژە جیاجیەکان دەکەین بە تایبەتی ئەو چینەی کە پێی دەڵێن گەنج و دەرچوانی زانکۆ پەیمانگاکان پشتڕاستی نووسینەکە ئاکاتوانی هەر لەسەر ئەو وڵاتی کە هەیە و ئەو ڕسمانە ئاسانکاری بۆ تۆ خوێنەرەکە کە باشتر لە بابەتەکە تێبگەیت بۆیە بە گشتی ئەمە کتێبەکەیە و 166 لاپەڕێ و کە پڕێتی لە وێنەی جۆراوجۆر و هیوام ئەوەیە ئێوەش بیخوێنەوانی و بە یەکەوە لە داهاتووە مناقشەی بکەین و هەر کەسێک پێویستی بوو بگەڕێتەوە بەلای من هەر بە ناوی ئاسووی ژیان دۆست هەکبەی گەشتەکانم باسی گەشتەکە مرۆڤ بۆ شو ئەچیە وە سەبەبی ئەم گەشتانە چییە لەسەر چییە هەدەف لە گەشت چییە پەیوەندی ئەم گەشت بە کۆمەلگای کوردیەوە چییە و چۆن ئینسان ئەتوانێت لەگەڵ نووسەرەکان گەشت بکە تۆ لە ماڵەوە دانیشی دوور ئەڕۆیت بە زمانێکی سادا و بە زمانێکی منطقی و بە زمانێکی ئەدەبی و بە زمانێک کە جوگرافیا و کەلتور و سیاست و شۆڕش نزیکە کاتەوە لە توی خوێنەر و تۆ بم ڕوحێتەوە ئەچیتە ناو فەزایەکەوە کە فەزای سەفەر و گەشتە تۆ زۆر شتە بینی کە پێشتر لە خیاڵیش تا لەوەیە نەبوو بێ هەستەکەی بەرێکەوی بەر حەقیقەتێکەکەوی کە پێشتر خیاڵت بۆ نەکردووە دەکەین بەڵام من بڕۆم بۆنێ کتێب ژینگە پیسکا بڕۆم بۆی کتێب کاریگەری هەبێ لەسەر مرۆڤ من پێم وایە ئێستا دنیای ئێمە ئەو دنیاە کە دنیایشی گلۆباڵە تۆ توانی تێکەڵ بە زمان بی تێکە بە وشەی جیاواز بی سەرنجام ئێستا دنیای مۆدێرن وای کردووە زۆر میمۆری باشتر تێگا وەک هەڵگرتنەوە لە بیرە وەریەکانمە چزانم یانی وشێکی لەو تەرتیبە کوردیە بەڵام تێئەگەن کە ئەم میمۆری ئێمە چیتیایە و چۆن بتوانین ئێستا ئەم میمۆریە پیشانی بین قسەی لەسەر و دەکرێت لە شوێنیشی ترە ئەگەر پێویستی پێ حتمان وشەی کوردی گومانی تیانێ لەوەی باش بێت وڵاتێکی جیاوازەخەر خۆی هەموو وڵاتەکە ملیۆنێک و چەند کەسێکە ملیۆنێک و هەزارێکە ئێستا قوبرسی ئەسڵ لە 100,000 350,000 نۆرس قوبرسە بڵێ قوبرسی دیارە جێگەی خۆشحاڵی ئێمەیە کە کۆیە لە ڕابردوودا جێدەستی دیار بووە لە بواری ڕۆشنگەری و ڕۆشنفکری لە بواری ئەدەبیدا بۆ ئێستاش بەردەوامی هەیە و ئەو چالاکی و لە بواری ڕۆشنبیری و فکریدا کە لە شاری کۆیە دەکرێت دەتوانین بڵین جیاوازە لە شارەکانی تر وای کردووە کە شاعیران و نووسەران و کەسانی سیاسی لە شارەکانی کەش بانگێش بک بۆ شاری کۆیە و جوڵەیەکی فکری و ڕۆشنبیری هەم بخاتە شارەکە و هەم لە کوردستانیش پەرێ پێ بدە دیارە لە ڕابردوودا کۆیە شارێک بووە کە خاوەنی کۆمەڵێ نووسەر و سیاسی و خاوەنی بیرمەندی بەهێز و گەورە بووە لە ئێستاشدا نەوەکانی ئەم شارە پەران بۆ بوارەدا و لەو بوارەدا سەرکەوتوانە کار و چالاکی ئەنجام دەدەن و حتما گەرە کتێبە قازانجی بۆ ئێوە هەبێ بۆ ئینسان هەبێ بۆ کورد هەبێ بۆ خەڵک هەبێ من بەردەوام بووم لە بەشەکانی تریشی
بۆیە بۆ من گرینگە لە بەشی یەکەمیان بتوانێت ڕنگدانەوەیشی باشی لەسەر خەڵکە بێت وە خەڵک لێوەی نزیکەوە بیخوێنەوە